سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان. خۆشحاڵم کە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لەم بەرنمەیە. لە بەرنمەی ئەم جارەماندا چاوێک دەگەڕین بەسەر هەلومەرجی سیاسی لە ئێران و خەبات و ناڕەزایەتی جەماوەریەکان لە دژی ڕژیب بە بەشداری هاوڕێ ئەدیبی وەتەندوس ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هیوادارم مەجای ئەوەتان بێت تا کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان بن. فەرموون بۆ بینینی ئەم بەرنمەیە. هاوڕێ ئەدیب ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانی ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس، منی سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە کە بۆ ئەم فرسەتە کە بە منتان داوە هەم لە خزمەتتانە. زۆر سپاس هاوڕێ ئەدیب، با قسە و باسەکەمان بەم پرسیارەوە دەست پێکەم. وەزعی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە ئێران بەکوێ گەیشتووە؟ ئەگەر ئێمە گەرەکمان بێت کاردانەوەیەکی ئەو وەزعیەتە ببینین وەکو تەسویرێک، هەر ئەوە شاید بۆ سەرەتای قسەکەمان لەمبارەوە شتێکی گونجاو بێبێژین بەڕاستی بەردەوامبوونی خەباتی جەماوەری لە ئێران ڕژیمی کۆماری ئیسلامی تووشی داماوی و سەر لە شێواوی کردووە. ئەمە بعد بە چەند خاڵ بۆ ڕوونکردنەوەی ئەم قسەیە ئەم وتەیە ئیشارە بکەم. هەموو گشتمان نەزانین کە کۆماری ئیسلامی بە یارمەتی لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بە یارمەتی ئیمپریالیستەکان و بە پشتیوانی سەرمایەداری ئێران و لە سەرویشیانەوە ئەزانین بازار وەکو بەشێک لە سەرمایەداری ئێران یارمەتی کرد و کۆماری ئیسلامی هاتە سەرکار، یانەی پشتیوانی بازاری لە پشت بوو. ئێمە لە حاڵی حازرا لە دووسێ حەوتوی ڕابردووە لە یەک دوو حەوتوی ڕابردووە ئێمە شاهدی ئەوە بووین کە یەکێ لەو پاڵپشتە مهمانەی ئەم ڕژیمە کە لە سەرەتاوە کۆمەکی کردبەوە بێتە سەرکار هاتە سەر شەقام و ناڕەزایەتی دەربڕی و مانی گرت بەرامبەر بە ئەو یاسای نوێی ماڵیاتیە، چوونە سەرەوەی ماڵیات، گرانی هەڵاوسانێک لە ڕادە بەدەر کە ئەمڕۆ کۆمەلگای ئێرانی داگرتووە و ئەوە قودرەتی خەرید و کرێنی خەڵکی بەڕادەیەک هاوردۆتە خوارەوە. ئەمانە گشتی دلیل و موجبی ناڕەزایەتی بازاڕیانیش بووە و تەنانەت ئێمە بینیمان کە خەڵکانی تریش بە کۆبوونەوەی و ناڕەزایەتی بازاڕیەکان پەیوەست بوون لە گروهی تری خەڵکی ناڕازی، بەشەکانی تری ناڕازی ناو کۆمەلگا پەیوەست بوون بە ناڕەزایەتی خەڵکی مانگرتووی بازاڕی. بێژگە لەوانە ئێمە مانگرتنی کاسبکارەکانمان لە شاری تاران بینی، شاهدی بووین کە چین و توێژە جۆربەجۆرەکان تریش خەبات و مبارزە و ئاعترازی ئەوانی لەگەڵا هاوکات بوو. تەوان ئەزانین کە هێزی سەرەکی و پێشڕەوی کۆمەڵانی خەڵکی وەجیان هاتوو لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوە ئەتوانین بڵێن کرێکارانن، معلمانن، خانە نشینکراوانن. با ئشارەیەکیش بە خەباتی کرێکاران بکەین. خەباتی کرێکاران هەروە بەردەوامە.
بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ئێمە شاهدی گەشانەوە و پێشکەوتنی خەباتی کرێکاری بووین لە ئاستی بە پانایی گشت ئێرە. ئەمە خواستی کرێکاران بەعام چوونە سەرەوەی حەقدەستەکانە و ئێمە ئەزانین هەڵاوسان ئالەم کاتا بە پێ خودی ئامارەکانی ڕژیم 50% تا 50% هەڵاوسان دروست بووە لە کۆمەڵگای ئێرانە تاوەڕووم و هەڵاوسان. ئەمە هەر ئەم هەڵاوسانە بۆم کرێخانە و شتومەکی خواردەمەنی یعنی پێداویستیە هەرە زەروریەکانی ژیانی خەڵک تا ڕادەی 100%یش بەرزەو بووەتەوە. ئەمە وەزعیەتێکی زۆر نالەباری لە حازی ژیان و بەڕێچوونەوە بۆ کۆمەڵانی خەڵک و لە سەرویانەوە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و دەستەنگی کۆمەلگا فراهم کردووە. ئەمانە علەتی ناڕەزایەتی دەربڕینی خەڵک و مبارزات و هاتنە مەیدانیانە. یعنی ئێمە من لە جوابی پرسیارەکە ئێوە دەتوانم لە یەک کەلامە بڵێم کە بەڕاستی کۆمەلگای ئێران لە وەختی ئێستا ئێمە تەماشایەکەین ئەبینین بە ئەم گۆشە تا ئەو گۆشەی کۆمەلگای ئێران مبارزە و خەبات و بەڕۆڕووبوونەوەی کۆمەڵانی بەشمێنەت و کۆمەڵانی حەقخوازی خەڵکی ئێرانی تیا ئەبینین و داواکاریەکانیان ئەگەر بمانەوێت لەم بەشە لە قسەکانە ئیشارێکی پێ بکەین کە زەروریشە بۆ نمونە داواکاریگەلێکە کە وەکو چوونە سەرەوەی حەق دەستەکانیان مەسەلەن کرێکارانی لە بەشی خەباتی کرێکاریە ئێمە شاهیدی ئەوەین کە داوای مەسەلەن کرێکارانی پەیمانی نەوت داوای گۆڕینی قەراردادەکانیانەکەن لە کاتیەوە بۆ دایمی داوای 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ ئیسراحەت دەکەن داوای چوونە سەرەوەی حەقدەستەکانیانەکەن بە پێی بەرزبوونەوەی ڕادەی هەڵاوسان و نەتەنیا ئەوانە کرێکاران شاهدی ئەوەین کە کرێکاران داواکاری سیاسیشیانە هاوردوێتە ئاراوە. بۆ نمونە هەر لەم ماوەی ڕابردووە داوای ئازادبوون و ئازادکردنی زیندانیانی سیاسیان کردووە. کرێکارانی هەڵسۆراوانی کرێکاری داوای ئازادکردنی کرێکاران وەسۆراوانی کرێکاریان کردووە. داوای ئازادبوونی کرێکاران هەڵسۆراوانی سنفی و معلمان و خانەنشینکراوانیان کردووە ئەوانەی کە لایەن کۆماری ئیسلامیەوە گیراون. ئەمە نیشان ئەدات کە خەباتی جەماوەری لە کۆمەلگای ئێرانە هەتا ئەچێتە پێش بەرەو هەنگاوی باشتر و هەنگاوی بەرەو پێشتری ناوە و بەردەوامە و ئێمە کۆمەلگایەکی ئاوا پڕ لە مبارزابی. بەڵێ هاوڕێ ئەدیب خۆشتان باسی ناڕەزایەتیەکانتان کرد بەم وەزایی کە کۆماری ئیسلامی بۆ خەڵک دروستی کردووە تا چەندە ئەم ناڕەزایەتیانە دەتوانێت کاریگەر بێت لەسەر بەرەو پێشچوونی خەباتی خەڵک؟ سەرجەمی مبارزاتێک کە خەڵک لە کۆمەلگای ئێرانە لە ماوەی ڕابردووە لە چەند ساڵی گوزەشتا بە هەموویەوە ئەگەر ئاورێکی لێ بدەینەوە بە ئاخێزە جەماوەریە گەورە و شکۆدارەکانەوە کە لە 100 شار و لە دەیان شارە خەڵک بۆ حەقخوازی و بۆ
دفاع لە مافەکانیان هاتنە ڕژانە خیابان. بێژگەلەوە خەباتی بەردەوامی کرێکاری، خەباتی معلمان، خەباتی خانەنشین کراوان، خەباتی چین و توێژە جۆرا و جۆرەکان، خەباتی ئەوانەی کە ماڵیان بە تاڵان چووە لەلایەن دام و دەستگای کۆماری ئیسلامیەوە، هەموو ئەمانە سەرجەمی ئەم مبارزاتە تەئسیری یەکجار زۆری لەسەر زیندوو ڕاگرتنی کۆمەلگای ئێران بووە. بۆ ئەوەی کە لەم بابەتەوە تیش بخەینە سەر خەباتی کرێکاری، شاید وەکو یەکێ لە بەرجەستەترین ئەو مبارزاتەیە کە ئەمڕۆ لە کۆمەلگای ئێران تا بە ئەمڕۆ تەئسیرات و دەوری کاریگەری لەسەر کۆمەلگای ئێران بووە، بە ئیشارەیەکی پێ بکەین. بەڕاستی کرێکاران بە مانگرتن و ناڕەزایەتی دەربڕینی ڕۆژانەی خۆیان نیشانیان داوە کە نە تەسلیمی چارەنووسێکەون کە کۆماری ئیسلامی بۆیان دیاریەکات، وەنا بە سەرکوت و گرتن و زیندانیکردنی هەڵسوراوان و ڕێبەران و پێشڕەوانی خۆیان کۆڵیان داوە و ڕژیم توانی بێتی بزوتنەوەکەیان کڕ و بێدەنگ بکات. کرێکاران بە خەباتی خۆیان نیشانیان داوە کە نەتەنیا لە ژێر فشاری تاقەت پرۆکێنی هێرشی گشت ڕۆژە بۆ سەر ئاستی کار و بەڕێچوونیانە سەرخوردن نەبوون، بێهیوا نەبوون، پاشەکشەیان نەکردووە، بەڵکو هیواشیان بە جامعە بەخشیوە، هیوای ڕزگاربوون لە جەهەنەمێک کە کۆماری ئیسلامی لە ئێرانە دروستی کردگە بۆ هەموو خەڵکی ئێران، بۆ چینی کرێکار، بۆ باقی چین و توێژە سیستەم لێکراوەکان، هیوای بە ڕزگاری لەو جەهەنەمە لە دڵ خەڵکا زیندوو ڕاگرتووە. ئێمە ڕۆژانە ئەگەر هەواڵەکان تاقیب بکەین ئەبینین کە خۆپیشاندانی کرێکاری، مانگرتن، تەحەسن و جەمەوبوونەوە، ئێعتراز لە چوارگۆشەی ئێرانە لە هەموو جێگایەکیە بەردەوام بووە و ئەمە بەڕاستی لە جوابی ئەو پرسیارەیەواتان بڵێم وەکو بربڕە پشتی ئەو وتەیە کە ئەڵێن کۆمەلگای ئێرانی زیندوو ڕاگرتووە، کۆمەلگای ئێران، کۆمەلگای ئومێد بە ڕزگاری لە دڵی بەشمێنەتان، کولی بەشمێنەتانی لە ئێرانە زیندوو ڕاگرتووە. بەڵێ هاوڕێ ئەدیب، ڕژیم بەردەوام خۆشتان باسان کرد لە گیران و دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانی ناو کۆمەلگا. ڕژیم بەردەوام هەڵسوڕاوان دەگرێت و دەست بەسەریان دەکات و دوایە ئەزیێت و ئازاریان دەدات، دوایە بە بارمتەیەکی قورس ئازادیان دەکات. ئایا ئەمە چاوترسێنکردنی خەڵکە یان خودی هەڵسوڕاوان یان ترسی خودی ڕژیم لە هەڵسوڕاوانە؟ بە بڕوای من ئەمە لە ڕاستیە هەردووانیە، یعنی هەم ئەم دەستبردن بۆ دەستبەسەرکردنی هەڵسوراوانی کرێکاری، هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، معلمان، خوێندکاران، خانە نشینکراوان لە هەموو گشت بە پانایی ئێرانەوە، ئەوە هەم بۆ جۆرەیە کە لە پرسیارەکە ئێوە هاتووە لە ڕاستیە بە دوو هەدەفەوە ئەیکا ڕژیم. یەکی ئەوەی کە بەر بەو مبارزاتە بگرێ و خەڵک چاوترسێن بکوە، لە هەمان حاڵە نیشانەی ترس و واهمەی ڕژیمە لە پەرەسەندنی ئەو ناڕزایەتیانە، ئەو خەبات و ئەو مبارزەیە. ئێمە بە بڕوای من ئەبێت چاو لە کاردانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامیا بکەین بەرامبەر بە ناڕزایەتی
کانی خەڵک ئەو کات ئێمە دێتە دەستمان کە هەروەک لە ئەوەڵی قسەکانی شەوتم ئەو سەر لێ شێواویە و ئەو داماویەی ڕژیم ئەوانە نیشانەی ئەوەیە کە خۆفی مەرگی لێنێشووە ڕژیم لە پەرسەندنی ناڕزایەتیەکانی لە یەکانگیربوونی ناڕزایەتیەکان و ئەترازات و مبارزاتی خەڵکە یعنی مەرگی خۆی ئەبینی ڕژیم بەڕاستی ئەمە بۆیە ڕژیم ئەلبەتە لەم ئاخرانەوە ئێمە بینین کە شەپۆلێکی تازەی دەست بە سەرکردنی سیاسی و فشار بۆ سەرژنان و هەڕەشە لە معلمان و خانە نشین کراوانی خستووەتە ڕێ ئەمە ئەگەر بڵێن ئەمە شەپۆلێکی نوێ بەڵام بە درێژایی تەمەنی ڕژیمی کۆماری ئیسلامی لە وەڵامی داخوازیە ڕەواکانی خەڵکە لە هەموو چین و توێژەکان بەردەوام دەستی بردووە بۆ سەرکوت و بە تایبەت هەڵسوراوانی کرێکاری هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئەوە هەدەفێکی بەدانستە و ئاگاهانەی ڕژیمە چونکە ڕژیم باش ئەزانێت ئەو هەڵسوراوانە ئەو ڕێبەرانە ئەو ڕەهبەرانی ئەم بزوتنەوانە ڕەهبەرانی کرێکاری هەڵسوراوانی کرێکاری و هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە یەک نزیک بوونەوەیان و یەکگانگیربوونیان و هەر لە ڕێگای ئەوانەوە ڕێکخراوکردن و ڕێکخراوبوونی ئەو مبارزاتە یانی کۆمەلگای ئێران بەرەو ڕزگاری و بەرەو ڕەهایی یەکجاری ئەبات و ئەمە لە دەستی لە چنگی کۆماری ئیسلامی و ئەمە هەر بەو دەلیلەیە کە هەڵسوراوانی کرێکاری دەگرێت حساسیەتێک و دژمنایەتێکی بێوێنە لەگەڵ هەڵسوراوانی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە ئەنجام دەدات بۆ ئەوەی کە ئەم هەڵسوراوانە تەئسیری گەورەیان بووە هەتا ئێستاش و لەوە بەدواش لەسەر بەردەوامبوونی ئەو خەباتە یەکانگیربوونی ئەو خەباتە ئەلبەتە بێگومان هەر لەو ڕێگەیشە زەعف و کەم و کۆریەکانی بناسن خۆیان بناسنەوە و ڕێکخراوتر بن و هێزی خۆیان زیاتر و زیاتر بتوانن بێن لە مەیدان یعنی هێزی کۆمەڵانی خەڵک بەگشتی ئەمە لە واقع ئەوە ئەو شتەیە کە هەموو ڕژیمەکانی سەرکوتگەر هەر وەک زۆربەیەک لە نظامە سەرکوتگەرەکان ڕژیمی کۆماری ئیسلامیش بەشی سەرەکی و بودجەی وڵاتەکەی بۆ دام و دەستگای سەرکوت بەکارهێنێ یعنی بودجەی کە دانراوە بۆ ئەم کۆمەلگایە بەشی زۆرەکەی دائانێ بۆ سەرکوت بە جێگەی وەڵامدانەوە بە داخوازی ڕەوای خەڵک و ئێمە ئەبینین جگە لە هێزی نظامی و ئەمنیەتیەکانی هێزی دادگاکان سەدان زیندان ڕاگەیاندن ناوەند و دامەزراوە مەزەبیەکانی تەنانەت ئێمە ئەبینین لە ئەو بەشە فعالیەتانەی تر کە ظاهیرەن زۆر ڕەبتی بە سەرکوتەوەنی وەکو وەرزش وەکو سینەماش لەوانەش لە تەلەڤیزیۆن هەموو ئەوانە بەکارهێنێ بۆ سەرکوتی خەباتی عادڵانە و بۆ چاوترسێنکردنی خەڵک و بۆ بەلاڕێدابردنی خەباتی ڕەوا و عادڵانەی خەڵک
ئەمە ئێمە دەستگای سەرکوتی حکوومەتی ئیسلامی تەنیا عیبارەت نییە لە هێزە ئینتیزامیەکانی گشت لایەک ئەزانین کە ئەوە تەنها بەشە ڕسمیەکەیەتی وەکو هەزارپایەک ئەبینین ئێمە دادگا زیندان ئەرتەش پۆلیس سپا و بەسیج دامەزراوە ئەمنیەتیەکانی تەنیان ئەوە ئەگەر ئەوە جەنبە ڕسمیەکانی اینجا ئێمە لەگەڵ تۆڕ و تاقمێکی تریش بەڕۆڕووین لە ناو کۆمەلگای ئێرانە وەکو باندە مافیایەکانی قاچاقچیانی مادە هۆشبەرەکە وەکو باند و گروپی تیرۆریستی و ئیسلامی کە ئەوانیش بەکارەهێنێ هەر بۆ ئەو مەبەستە بۆ سەرکوتی مبارزاتی عادڵانەی خەڵک بۆ دەست بەسەرکردن و چاو ترسێنکردنی هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە کرێگیراوانی بەکارهێنێ لات و چەقۆکێش و خەمەزەن و ئەوانە دێنێتە کە ئەڵبەتە ئەوە خۆی پێشینەیەکیشی هەست لە ناو زیندانە یان خاتە گیانی زیندانیەکان زیندانی چ لە ناو زیندانە چ لە دەرەوەی زیندان بەگشت هەڵسوراوانی سیاسی و هەڵسوراوانی مەدەنی و هەڵسوراوانی مخالفی کۆماری ئیسلامیان یاکە ئەمە ئەو کردەوانەیە کە کۆماری ئیسلامی بە درێژایی ژیانی بەڕێوەی بردووە لە هەر مەقتەعێکە بەکاری ناوە بۆ سەرکوتی مبارزاتی خەڵک بە ئەوەش ئیزافە کەم کە سەرڕای ئەو سەرکوتی ڕژیم کە لە هەموو ئەو دام و دەستگای خۆیان چه ڕسمی و چه غیر ڕسمی هەروەک باسم کرد و ناوم بردن ئیستفادەکات بەڵام بەڕاستیەکی ئومێدبەخش لە کۆمەلگای ئێرانە و لە بارودۆخی ئێستای کۆمەلگای ئێرانە ئێمە بەدی ئەەکەین وەلبەتولی بەڕاستی بە درێژایی ساڵانی ڕابردوو شێمە ئەم ڕاستیە کە من ئێستا باسی یەکەم ئەوە بە بڕوای من هەر لە جێخۆی بووە و هەر هیوابەخش بووە هیوابەخش و دڵخۆشکەر بووە ئەویش ئەوە کە سەرجەمی ئەم ماشینی سەرکوتی ڕژیم بەم هەموو نەوعی کە باسمان کرد بەڵام لە بەرانبەر ناڕەزایەتی بەربڵاوی کۆمەڵانی خەڵکە بەرەو ئەوە ئەچێت وە سەرەتاکانی ئێمە بینین کە بە ژیری و بە لێزانی و هەست بە مەسئولیەتکردنی هەڵسوراوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بزوتنەوەی کرێکاری لە ڕاستیانەوە ئەبینین کە دەتوانێت وە سەرەتاکانی بینین کە ئەو ماشینە سەرکوتە بە قەڵێژە زەوینگیر بکات یعنی بێ ئەسەری کات یعنی کەم ئەسەر و بێ ئەسەری بکات لە ڕێگای ئەوەش خۆی دیارە جێگای بەحسێکی دوور و درێژترە لەگرێت لە ڕێگای تاکتیکی دروست لە ڕێگای ئەوەی کە کەی دەست پێ بکەن کەی تەواوی بکەن مبارزەکە بە دروشمی گونجاو بە بەرینکردنەوەی مبارزاتەکە بە توودەگیرکردنی بە جەماوەری هەرچی جەماوەری تریکردنی بە یەکانگیرکردنی مبارزاتەکان بە تایبەت مبارزاتی مەدەنی و خەباتی مەدەنیە کە لەم ساڵانی دوایی بە تایبەت لە مبارزاتی کرێکاریە ئێمە معلمانە لە مبارزاتی خانە نشینکراوانە و باقی توێژە ناڕازی و حەقخوازەکانی کۆمەلگا دیومانە ئێمە ئەوە دەبینین کە ئەم مبارزاتە بەرەو ئەوەچێت کە ئەو ماشینی سەرکوتی ڕژیم و هەروەک وتم
بە هەڵگرتنی تاکتیکی گونجاو دروشمی گونجاو و لێکدانەوەی درست لە تەوازن و لە تەوازنی هێزی خەڵک و هێزی دوشمن لەوانە بەرەو ئەوە ئەچێت کە ئەو ماشینی سەرکوتە هەروەکوتم کەم ئەسەر و بێ ئەسەر و لە واقعا زەوینگیری بەڵێ هاوڕێ ئەدیب خۆتان باستان کرد کە لە قسەکانتانە باسیەوەتان کرد بجوز ئەوەی کە لە نیروهای سەرکوبگەری خۆی ئیستفادەکات لە چەقۆکێش و کەسانی لات و چەقۆکێش دەستەبا بۆ ئەو کارانە. ئێستا کۆمەڵێک سەلەفی و دواکەوتوی مەسەبی کە بە چەقۆ و شەمشیر هێرش دەکەنە سەر خەڵک و کاسبکاران هەڕەشیان لێکات، یعنی کۆماری ئیسلامی لەمانە ئیستفادەکات. پێتان وایە بەرخورد و کاردانەوەی خەڵک بەرامبەر بەمە دەبێت چی بێت؟ جارێ بە هەر لە سەرەتاوە بڵێم کە بەڕاستی دەسەڵاتی ئاخوندی لە ئێرانە لە تەک ئەو لات و چەقۆکێشانەیە کە ئەیان خاتەگیان خەڵک و ئەیان خاتەگیان بزوتنەوە پێشڕە و مەدەنی و پێشکەوتن خوازەکان لە واقعا ئەتوانم بڵێم هاوتەبان بە یەکەوە، یعنی ئاخوندەکان و ئەوانە هاوتەبان لەگەڵ تاقمی چەقۆکێش لات و ئۆلۆمپەنێکە کە کۆماری ئیسلامی بەکاریانەهێنێ بە دژی مبارزاتی حەقخوازانەی خەڵک. جێ خۆیەتی ئشارێکیش بەوە بکەین بەڕاستی بەکارهێنانی ئەو جۆرە دەستە و تاقمانە، ئەلبەتە ئەوە بە لە سەرتاوە بە ئەوە بێژم کە تاقمی لۆمپەن و لات لە کۆمەڵگای ئێرانە بوونی بووە زووتریش وەختی ئاورێ بدەینەوە لە ڕابردووی خەبات و مبارزەی خەڵک لە جامعە و لە کۆمەلگای ئێرانە ئێمە ناو بەناو سەرروکەلەی دەستە و تاقمی لات و چەقۆکێش و ئەوانە ئەبینین لە تەنانەت لە مەقاتەیەکی تاریخیە، بۆ نمونە لە انقلابی مەشروتیەتە لە لات و ئەڵواتی ئەو زەمانە کەڵکی وەرگرت مەشروعە خوازەکان بە دژی مەشروتە خوازەکان و حتا ئاخوندەکانی ئەو زەمانە ئیستفادەیان لێ کرد. لە دەورانی ترا ئێمە هەر باس شاهید بووین لە دەورانی شاکاتێ لە دەورانی پەهلەویە کاتێک ملیکردنی نەوت هاتە ئاراوە لەسەر دەستی دکتۆر موسەدق، ئێمە ئەبینین سەرروکەلەی لات و ئەو لۆمپەن و لاتانە بەسەر یەکێک لەوانە بۆ نمونە کە ناوبانگیشی هەموو کەس ئەزانێ شعبان بێمۆخ کە مەشهورە لەو سەردەما بینین بە دژی خەباتی ملیکردنی نەوت و بە دژی خواستی خەڵک لەو کاتا ئەکەوێت بەدەستیەوە ئەگرن و بەکاری ئەهێنن. لە ڕابردووی کۆماری ئیسلامیشە ئەوە پەروەندەیەکی هەتا بە ئەمڕۆ لە ڕۆژۆ هاتووەتە سەرکار، ئێمە شوێنەواری ئەو تەبابوونە ئەو یەکبوونە لەگەڵ ئەو دەستە و تاقمە چەقۆکێش و لۆمپەنا ئێمە لە کۆمەلگای ئێرانە ئەبینی کە کۆماری ئیسلامی جاری وایە لەسەر جرم و جەنایەت یانگرێت، دواتر کە بەریانەدات بە مەرجی ئەوە بەریانەدات کە هاوکاری خۆی بن و بدژی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان و بزوتنەوەی پێشتە و خەباتی ئازادی خوازانەی ژنان و یەکسانی خوازانەی ژنان و بۆ هەموو ئەوانە بەکاریانەهێنێ. کەس لە بیری نەچوەتەوە ئەوانەی کە ئەسیدیانە کرد بەدەم و چاوی ژنانە هەر ئەو دەستە و تاقمە بوو، دەستە و تاقمی
سەر بە کۆماری ئیسلامی لە لات و لۆمپەنی ناو کۆمەلگای کە هینایەتی خزمەت خۆی بۆ دزێوترین کار و کردەوە بە دژی خەباتی عادڵانەی کۆمەڵانی خەڵک. ڕێگای چییە؟ خەڵک ئەمە هەر بەشێک لە دەستگای سەرکوتی ڕژیمە. ئەگەر لە پرسیارەکانی پێشوە ئیشارەم پێکرد، ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕژیمە دیکتاتۆرەکان ئەلبەتە لەم مەورەدا کە ئێمە قسەمان لەسەر کۆماری ئیسلامیە زۆر بە فراوانی ئەوە بینین بێژگە لە دەستە و دایرەی ڕەسمیەکەی هێزی ئینتیزامی دادگاکانی قووەی قەزائیەی و بەسیجی و پاسداری بێژگە لەوانە بە غەیر ڕەسمی ئەنساری حەزبوڵڵا ئەبینین و لیباس شەخسیەکان و مۆزوعی بەناو لەباس شەخسیەکان هاتووەتە تێتە ئێمە ساڵهایە لەگەڵ ئەم دیاردەیە بەڕۆڕوون کە کۆماری ئیسلامی درستی کردووە کە ئێندا ئەیان خاتە گیان خەڵکو و هەروەها ئەو دەستە و تاقمەی کە لە پرسیارەکەی ئێوە هاتووە. خەڵک بە یەکێتی خۆیان بە مبارزەی خۆیان بە ئیتحادی خۆیان هەر وەک چۆن لە بەرامبەر باقی دەست و پەیوەندەکانی ڕژیمەوە لە ئەوەی ڕەسمیە و بە ئەمەی غێر ڕەسمیشیەوە هەروە هاوسوکەوت بەرخۆدانەکەن مقاومەت ئەکەن و بۆ نمونە مەسەلەن ئەگەر بمانەوێ یەک نمونە باسکەین لە جێگەی کاکە دەستە و تاقمی لات و لۆمپەن کە ڕاستپاردەی کۆماری ئیسلامین مزاحمەت بۆ ژنان دروستەکان ئەیانەوێ ژنێک بە ناوی ئەوە کە حیجابی بەکارنەهێناوە فشاری ببۆین و ئەزیەتی بکەن یا بیبن سواری ماشینی بکەن بۆ ئیطلاعات فڵان خەڵک لەوێ بەڕۆڕووی ئەبنەوە بیونیومانە دیومانە نایەڵن و دەخالەت دەکەن و لە نهایەتە بە بڕوای من بەردەوامبوونی خەباتی ئەو خەباتەی کە لە هەموو پرسیارەکان ئێوە ئیشارەمان پێکرد بەردەوامبوونی خەباتی عادڵانەی کۆمەڵانی خەڵک چین و توێژە بندەستەکانی جامعە ژنان معلمان کرێکاران خانە نشینکراوان هەموو ئەمانە بەردەوامبوونی ئەوە کە هەر ئێستا بەردەوامە و لە ئارادایە ئەوە زامنێکە بۆ ئەوەی کە ئەم جۆرە دەستە و تاقمیشە لە واقعە دوورە بخات دەستی دزێویان دوورە بخات لە خەباتی عادڵانە و ڕەوا و شەریفی خەڵکی بەشمێنێت. بەڵێ هاوڕێ ئەدیب لەم هەلومەرجەی کە باسمان کرد تەبعەن ئەرکێکی قورس دەکەوێتە سەرشانی هەڵسوڕاوانی کۆمەڵەوە حزبی کۆمۆنیستی ئێران. بە باوەڕی ئێوە گرنگترین ئەرکەکان چییە لە سەرشانی ئەم هاوڕێیانە؟ ئەگەر وەکو ڕێک بە پرسیارەکەی ئێوە بۆ گرنگترین ئیشارە ئاماژە بکەین بە بڕوای من ڕێکخراوبوون من ئەو جۆرە کە دەنا زۆر وەکو ئێوەشە لە پرسیارەکەتانە لە دێت ئەرک و وەزایفی زۆر ئەکەوێتە سەرشانی هەڵسوڕاوانی کۆمەڵەوە حیزبی کۆمۆنیستی ئێران لە هەلومەرجێکی ئاوا هەستیارە کە لە کۆمەلگای ئێران ئەمە بەرەوڕووی ئەچینەوە ئەچین هەلومەرجێک کە پێمانەڵێ ئاڵوگۆڕ حالە بەردەم کۆمەلگای ئێرانە دەی ئەو هەلومەرجە داوامان لێ ئەکات کە وەزایفێکی زۆر وەکو ئێوەش باستان کرد بخەینە سەر شانمان ئەو وەزایفە چین؟ ئەو وەزایفە ئەگەر دیسان ئەگەڕێمەوە سەر قسەکەی ئەوەڵم بە بڕوای من ڕێکخراوبوون و ڕێکخراومانەوەس
و ئەمە زۆر دەوری گەورە و کاریگەری ئەتوانێت ببێ لەسەر ڕوتی ڕووداوەکان لە ئایندەی کۆمەلگای ئێرانە. جارێ ئەوە با هەر لە سەرەتاوە بڵێم کە پەیوەستبوون بەو خەباتە ڕۆژانەیە کە هەر ئێستا باسیمان کرد و ناومان لێبرد و بەشداری چالاکانە و هەڵسوڕاوانە لەو خەباتە ڕۆژمەڕەیە کە لە گۆشە تا گۆشەی ئێران بەردەوامە ئەرکی هەموو هەڵسوڕاوێکی سۆسیالیستە. ئەمە دوای ئەوە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی بۆ نمونە بەرژەوەندی سەرجەمی بزوتنەوەکە. ئەگەر باس لە بزوتنەوەی کرێکاریە معلوم هەڵسوڕاوانی کرێکاری هەر ئەوەیان کردووە و هەر ئەوەکەن کە بەرژەوەندی سەرجەمی بزوتنەوەی کرێکاری لە بەرچاو ئەگرن، بەرژەوەندی و مەنافعی درێژخایەنی یەکگرتنی ئیتحادی و ئەوە لە مقابل چیەوە؟ لە مقابل قازانج و منفعەتی گروهی، حیزبی، سازمانی. معلومە ئەوە ئەبێ بخرێتە ئەولاو و ئەوەی ئەوەڵ بکرێ بە هەدەف و کاری بۆ بکرێت. دوایەوە من باسی هەروەک ئێوە ئشارەتان کرد ئەوە بڵێم کە هەرچی جەماوەریتری بوونی ئەو خەباتە ئەرک و وەزیفەیەک کە ئەکەوێتە سەرشانی هەڵسوڕاوان، یەکانگیرکردنی ئەو مبارزاتە هەر ئەکەوێتە سەرشانی ئەوان. دروشمی گونجاو، هەڵبژاردننی تاکتیکی درست. من لە قسەکانی پێشوومە ئیشارەم پێکرد ئەوانە هەر لە ڕێکخراوبوون و لەوەوە دەرتێت و لە هەست بە مەسئولیەتکردن کە بە خۆشیەوە ئەتوانین ئێمە وێنەگەلێکی زۆر درەوشاوە لە هاوکاری هەڵسوڕاوانی خەباتی کرێکاری و باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ماوەی ڕابردوو و چەند ساڵی ئەم دواییە ئێمە ببینین. هەمومان نەزانین کە هەڵسوڕاوانی کرێکاری لە کوردستان و یا هەڵسوڕاوانی مەدەنی، هەڵسوڕاوانی ژینگە پارێز لە کوردستانەوە بۆ نمونە هەتا ئەو پەڕیشارەکانی ئێران چوون بۆ لەگەڵ هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ملاقاتکەن، لیان نزیک بوونەتەوە، هەر ئێستا پەیوەندیان هەیە بەیەکەوە و ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە. ئەمە ئەبێ هەتا ئەتوانێت پەرە بستێنێت. ئەوەی کە من لە ئەوەڵی قسەکانمەوە ئیشارەم کرد و لە جوابی پرسیارەکەیەوە گرنگترین وەزیفە وتم ڕێکخراوبوون و ڕێکخراومانەوەست. بێژگە لەو نکاتەی کە ئیشارەم پێکرد لە ڕاستیە خودی درێژەی خەباتی جەماوەری کە وتم ئەبێ بەشداری تیا بکرێ و چالاکانە و هەڵسوڕاوانە ئەو خەباتە جاری و بەردەوامە کار ئەمڕۆیە خۆی ڕێگایەکە بۆ پڕکردنەوەی ئەوەی کە هەم کەم و کۆڕیەکانی خۆیان بناسن، هەم کەم و کۆڕیەکانی مبارزەکە بناسن و بە قەوڵێژێت بە قەوڵی فارسی نەبەردکنان کەم و کۆڕی و خاڵە لاوازەکانی خۆیان بەرتەرەفکەن، هەنگاوگەلێکی مثبەتتر و باشتر هەڵگرن بەرەو خەباتێکی گەورەتر و جەماوەریتر. گەیشتن بەو ئامانجا پێویستی بە کاری ئاگاهانەست، بەشداریکردنی چالاکی پێشڕەوان لە ڕێزی
پێشەوەی خەباتی خەڵکەوە ئەو هەدەفەیە کە بێ بیپێ بەدەستیەوە بگری. کۆڕ و کۆمەڵی هەڵسوراوی بزوتنەوە ڕادیکاڵ و شۆڕژگێرەکان ئەبێ هەروەکوتم لە یەک نزیکەوە ببن، هەروەک ئەوەی کە وتمان لە ڕاستی ئەم قسانە تەسویری ئەوەیە کە کراوە و ئەوەیان کردووە و من لە قسەکانمە ئیشارەم پێ کرد و ئەوە هەروەک ئەرزمکردن زۆر زۆر جێگای دڵخۆشی و ئومێدە بە حرەکەتگەل گەورە لە ئایندە. ئەبێ ئێرادەیەکی واحد پێک بێنین لەناو لە خەباتی جەماوەری، لە خەباتی دژ بە کۆماری ئیسلامیە بۆ ڕزگاری. ئەوەش با لێرە وەکو ئاخرین وتە تاکید بکەمەوە بە هەر وەک ئێوەش لە قسەکەتانە بە دروستوتەن ئەنجامدانی وها ئەرکێکی قورس و هەستیار و گرنگ بەڕاستی هەر لە توانای کۆمونیستەکانایە، هەڵسوراوانی سۆسیالیست وە شۆڕژگێرە کە ئەتوانن ئەم ئەرکە بەو جۆرەی کە قسەمان لێ کرد بە ئەنجامی بگەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەی کۆمەڵە هەڵسوراوانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئێوەش و جارێکی تر سپاس بۆ ئەم فرسەتە. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ ئەدیبی وەتەندوس ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوراوانی ئەم هەفتەی ئێمە بەشدار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵەوە هەڵسوراوان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان. سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی هاوڕێمان بوون. هەتا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی دیکە ماڵاوە.